بەسەری تۆ ئەمن هەموو ڕۆژێ دوو منداڵەکەم باز دەکەم لەگە ژنەکەم. دەڵێ و پیاوە شێت بووە هەبی نەبی جنەوە کەچ دەقال بێ. یا ڕەبی خوا بە خێری بجێڕی خوای هاوار. بەسەری تونا بەسەری بابی هەردووکمان. چ بەسەری تونا بەسەری بابی هەردووکمان؟ سبحان الله خەونێکی عەجایب. یا ڕەبی خوا لەو خاتری مەولودی پێغەمبەری بە خێری بجێڕی شەفیق هیچی لێ بەسەر نەهات بێ. نانا ماریا جان ئەم وا باسانی شێت نابم لەم مەترسێ. بۆ خوای پیاوە کە ئەتوو شتێکت لێ بەسەر بێ یان شێت بێ ئەمنش شێت دەبم. نانا ماریا جان خوارەکە دڵەکەم ڕوحەکەم چاوەکە. شەفیق لە تو زیاتر چێم هەیە؟ ئەتوو کەس و کارمی بابمی هەموو کەسی منی. ئەمدا پیرشتم هەرگیز مەدی خەونێکی بەسیط بودیتم لەگە کاگەلفانی تەوا هیچ جەرەگۆڕ دەخوا کەمەرەوەندە بی کچیان بە لە توی بە هەوت بیارادا. دەمادەم وای هەستە درەنگت دەوامە دەوام تاخیر بووی زوو زوو هەموو ڕۆژ دەوام بێزار دە هەستا دیوایە دیکوژ ژیانەوە هەیە. کاتێککە تۆم بێنێتەوە سەر و پرچەم هەمووی دێتەوە تۆ تۆم بێنێتەوە تۆم بێنێتەوە کاتێککە تۆم بێنێتەوە سەر و پرچەم هەمووی دێتەوە تۆم بێنێتەوە تۆم بێنێتەوە. بزانین ئەخباری دنیای چه هەیە چ نییە. دووبارەکردنەوەی سەردێری هەواڵەکان کوڕێک لە ماڵەکەی خۆی دەخنچێنێت و کچێکیش خۆی دەسووتێنێ. دوێنێ ئێوارە کابرایەک منداڵەکەی و خێزانەکەی خۆی لە ماڵەیە دەکوژێت. بە دوو ئافراد پیاوەیەک سەر دەبڕن. لێرەدا هاتینە کۆتایی هەواڵەکان هەر شاد بن. وەرە بزانێ یەک قسەی ساش لە دەنگی دەرنایە. لا حەولە وەلا قووەتە ئیلا بالله. وەڵڵی ئەگەڵ هەڵە بڕوە بە سارێکی یەک پیاو لەو شارەی نامێنی هەموو قڕانیان لێوە دێ. وەرە بزانێ دەبی لەمە دووە حارەسیان لە ژنەکانمان بگرین یانش دەی بیان بەستنەوە بە زنجیری لۆ ئەوەی لە ترسان سەرمان نەبڕن. ناوەڵڵان بۆ بڕۆن ئەو پرخە پڕکەم لێ ڕەکەنەوە لە سبێن هەتا ئەوانە پرخە پڕخی لێوە دێ.
چایەکەم سوتە. جگەرم بگەرم. ئۆف هەندێک باو لەسەر هەواڵەکان چایەکەم بوستێ چایەکەش ئەسەدانێن. ئەو زە دوایە لە شەریکەی شاپڕێنیان دەکردم، شاپەچە تێردەم دەریان دەکردم. دێتەوە سەر و پرچم دەکوێتەوە تۆ تۆ دێتەوە تۆ ئەری شەفیق خێر بۆ ئەوە بەیانی لە خێدا باسی ماچ و مرچ دەکرد. تێپڕ وا بکە هەوارفانەی وتی شەریکەمانەوەتە پیاوەکی ئەتیکەیە سا بەستە زمانیشە هەموو جادەێ ئەمان 1555 خێزانەکەی خۆماز کردیە ئەم گوتم خۆوە ڕەخەمە دەنام 3555 باسم کردیە ئەوزت خۆ عیبنی لە تو باسی مۆزوعانە دەکەیت. بەنی خۆمان دەکەین دووارفانە وتی شەریکەمە زۆر ئەتیکەیە کابراکی ڕۆزی قورچۆک نییە چیوە هەستاش لە چینە 30 ساڵە خۆی کچکەترە هەموو ڕۆژێ شەڕیانە دوک هەناوێت دیان خواردیە وەی لە یاتی عەرفان شەوەک ناشەوەک لە شەریکەی دەگوی ئەزەوە کەی پەیوەندی بە مۆزوعی وە هەیە؟ بە من هەیە بە شەریکەکەی من هەیە هەستە چایەکم دێستا باشە هەستە سۆڵەتش قبوڵ ناکەم کەتەکە تۆم بێتەوە ئەدفازێتەوە بیرم نسبینەوە تا ئێوارە پرخە پرخیتی دەرێ هۆرێک زۆزی تاقیە عیرفان ئەفەندی عیرفان گیان عیرفان گیان عیرفان ئەفەندی کورە بەم لیشکات عیرفان گیان چام لەبۆ هینای چایەکەی دانی بەم لیشکات بڕۆ زۆر مەمنونتم عیرفان گیان هیچ خزمەتت نەبوو دەبڕۆ دەرێ منت بشتێنە دەبڕۆی قەمبەردا زۆر سپاس دەکەم گەورەت کردم هیچ خزمەتت کرد نەبوو کورە دەبڕۆ بەم لیشکات بڕۆیە قەمبەردا هیچ خزمەتم نییە کاکە دەبڕۆ زۆر مەمنون لە بۆ مکافاکە خواحافیز مەمنونی منت بشتێ دەبڕۆی قەمبەردا باشی سەر چاو شەفیق لەوەیە چێ ئەو مدیرەکە مامۆستا عەرفان کاک عیرفان نێوێندەرە وەچەوی خۆوە فولە تووڕەیە لەگە پرخە پرخی خۆی بەشەڕ دێ لۆ لۆ چێقە تووڕێ و تاوەچی چەند زارێ دەبە تووڕە نابی سیستی ساڵی 2012 بینایە بڕۆ دەتبینەوە بڕۆ ژۆرێ دەتبینەوە خۆنا کوژە لە ژۆرێ بڕۆ دەتبینەوە ئێستا بەبەر شەق دەدا بڕۆ بڕۆ باشی مامۆستا عەرفان بەخێر بێ خۆش بێ سز لە کار مینایی 12 باشلەوە قسان دەکەی زغارەم زۆر کێشایە دانیشەدا ئەمە دەمەوێت هەندە پرسیارت لێ بکەم فەرموو باشە کاک شەفیق ئەمە نازانم لە دەست ئەو ژنەی چ بکەم هەرچی دەیەوێ فەوڕەن لۆی جێبەجێ دەکەم سەرەڕای هەندێش ڕازی نییە باشە بەڕەئی تو ئەمن چ بکەم باشە ژن حەز دەکە پیاوی خۆی بی هیچ ئافرەتە چی نەبی ئەوەیان دەزانم ژن حەز ناکە پیاوەکەی چاو لە دەربی ئەوەشیان دەزانم باشە کاک شەفیق ئەتو ئەمن کو دەبینی
ها والله ما مستعرف أنا وبستاني لخود بك أنتو بخود زي تبعات الكوكونيا أول سزدكاني صار 2012 زيزدا زهردا وحافظ بينا بمليشكات زانا كاس نما مش برسياري لي بكم أمر الدنميني أري والله هاي اها سزدكانيش عين بدا متساوي خويدتي شيخ خانم دەرێ دەچێ میێوانداری ئاخر بەو شەوەی وەختی میێوانداریە ئەتو لە جیاتی وەی ئەمن مادیمە هاتیمە نانەکەم لە بۆ حازرکەی ئەتو ڕۆژێک دەچێ ماری خات ڕۆژێک دەچێ ماری بابت ڕۆژێک دەچێ ماری داکت ڕۆژێک دەچێ ماری خۆ ئاخرە من نازانم ئەو هەموو چوونە دەرێ چییان ئادەچم لە من هاتیم لێرە هەموو ڕۆژی خواردن لە دروستکەم دوای دەچم ناگەڕێمەوە ێ باشە تو خوا دڵت دێ ئەمن بەچی پێلی بەجێت دەهێڵم بەرام بزانە هەموو کەم و کوڕیەکەت لە تووە خۆشەویستەکە عێرفانی جەرگ و دڵم هەناسەکەم ئاخر ئەتو کو دڵت دێ ئەمن بەجی بێلی ئەدێ من عێرفانە خۆشەویستەکەت نیمە ئەتو هەموو عشق و گریانی من کردە خۆڵە مێش ڕاست دەکەی دەتو دانیشی دابڕێک سەبرکە ئەتو خۆ پەرستی عشق لە بینی من و تۆ نەما بەڵام چاوەکەم ئەوەی ئەتو ویست بووت لە ژیانت ئەمن لە بۆم جێبەجێ کردی وابزانم هیچ تەقسیرم لە بۆت نەکردیە ئەتو هیچ تەقسیری نەکردیە بە پارە و بەزێڕی بەڵام ئەم پێویستیم بە تۆ هەیە دەمەوێت احتیمام پێ بدەی ئەوەش بزانە خانمەکەم لە دنیا زێڕ و ماڵ و سەروەت زۆر پێویستە تێگەیشتی ئەوی فلسەچی نەبی فلسەچی ناینی ئەها عەرفان بەک بزانە دیاری جلوبەرگ و پارە و زێر لە بۆ ئافرەت هەموو شتێک نییە ڕاست دەکەی قسەکانی تو هەمووی ڕاستە و تەواوە ئەمن هەڵەب نانا عێرفان بەک ئەتو لە یەکەم ڕۆژی ژوانماندا بەڵێن دا بە من هەتا مردنێ پێکەوە بین ئەدی کوا و خۆشەویستیەکەت ڕاستە گیانە دیارە تو بە تەواوی ناتەوێت لەگەڵ من بژی هەروەها ئەمنیش نامەوێت بە زۆری کەس لەگەڵ خۆم بژیێنە بەڵام ئەوەی ئەمن دەمەوێت لەگەڵ تۆ بیکەم ئەوە 1 ملیۆن دۆلار گوڵناس فەرموو کات لێ دەکەم وەریگرە ئەوە 1 ملیۆن دۆلارە دەتوانێت قەسر و قەمەرە و هەموو شتێکی پێ بکەی حتا شەریکەشی لە بۆ خۆت دابنی و بەیەک جاری هەز بکەم و زەمیری خۆشم مرتاح بکەم بەرامبەر بە تو هیچ تەقسیرم نەکرد و هەموو شتەکەم لەگەڵ کردی تکات لێ دەکەم وەرگرە وەریگرە دنیا ئەوەی ئەتو دەستی لۆ درێژ دەکەی و چاکەی لەگەڵ دەکەی و دەستی خۆشەویستی لۆ درێژکە قەمپارەکی لە دەستە دەدا نیوەی لەگەڵ خۆی دەبا